ساڵتان لەبێم کاتان باش هەڵبەت 27 بە ڕۆژی گیانی شانۆ ناسراوە تۆریم جاری مەشتێنێ مەتابەت کردو لەسەر دۆخی شانۆ لە هەرێمی کوردستان بەگشتی لە هونەرمەند و شانۆکارانە پرسیین شانۆی کوردی لە چی قۆناغواسێکدا ئێستا ئایا توانراوە خەم و نامەتەکانی کۆمەلگا لە شانۆدا جێ بکرێتەوە گیر و گرفتەکانی بەردەم شانۆکاران و کارکتەران چین ئەمانە چۆن پرسیارێکی دیکەیانە ڕاستاکەم. پیرۆزبایی گەرمم بۆ هەموو شانۆکارانی کوردستان و شانۆکارانی جیهان بە بۆنەی ڕۆژی شانۆی جیهانیەوە گەشتبینم ئەوەی کە کۆمەڵێکی زۆر گەنجی جوان بە دڵسۆزیەوە چالاکانە کاری شانۆی یەکەن لە شارێکی وەکو سلێمانیە ساڵانە چەندین شانۆگەری جوانە بینم. ئەمە ئەوە گەێنێ کە ئەم شارە هەر زیندووە خۆشەویستی بۆ شانۆ هەیە بەدەر لەوەی کە چەند ئاستەنگ و کێشەیان بۆ دروست دەبێ و گوماندوو بوون وەکو باری دارایی و کۆمەڵێ کێشە بەڵام ئەوان هەر خۆبەخشانە و دڵسۆزانە بەردەوامن لە خزمەتکردنی بواری شانۆ و کاری شانۆی. ئەم دۆخەنە ئابوارێکە بۆ من لە 2014 قەیرانی دارایی شانۆ توانوێتی معاناتەکانی کۆمەلگە لە خواج وەڵای من چەند شانۆگەریەم بینیوە زۆربەی گزارش لە معاناتی ئێستای هەموو چین و توێژەکانی کۆمەلگاکات زۆر شت کە لە دڵی خەڵکی ئاساییە قەتیسە ئەو لەسەر شانۆ بە پەڕی ڕاشکاوی و بە ئاشکرایی و بەدەنگی زوڵاڵەوە هاوارەکە و ئەو دێدە زێوانە و ئەو کێشانە و نەهامەتیانەی کە لە ناو کۆمەلگایە لە ڕێی شانۆوە ئەیگەێنێت. تا پرسانم با ئەمە بە ئێمە شانۆیی جیانیمانەیە توانیمانە سنوورەکان تێپەڕێنین ئەگەر نیمانەوە کارەکەوەی شانۆنامەی باشمان نییە کاراکتەری باشمان یاخود ئەوەی کە تۆوتت دەستنەگیری و هاریکاری نەکردنەکەی ئەڵبەتەوەی چەکە لە هۆکارە گەورەکان کە چمیشی هەموو کارێک لە ئێستا پێویستی بەوەیە کە لایەنێک سپۆنسەری بێ پێویستی بە باری داراییە خۆش دەزانی بارەی دارایی ئێستا بە تایبەتی گەنجەکانمان لەو پەڕی بێداراییان ئەمەی کە ئیکەن لە دڵسۆزی خۆبەخشی خۆیانەوە لە قوربانیدانە لە پێناویەوەی کە پەیامەکەیان پیرۆزەکەوی شانۆیە. ڕاستی ئەمڕۆ لە ڕۆژگارێکە یادی ڕۆژی گیانی شانۆکەینەوە کە ژیان بەتەواوی ینی ژیان و گوزەرانی خەڵک زۆر ناخۆشە ینی کەوتوینەتە ڕۆژگارێکەوە نە شانۆ و پەیامەی ماوە بۆ بینەر نەبینەر ئەو خەمەی ماوە کە بێتە هۆڵەکانەوە بۆ بینینی شانۆ خۆی ڕایەڵێکی پەیوەندی چێژ و معریفیە ببینەرەوە هەر کاتێوی لە دەستدا شانۆ ئەو گرنگیەی نامێنێ بەڵام لە ڕۆژگاری ئەم ڕۆیان نەچێژ نا معریفە لەوە چێ فریای مرۆڤ نەکەوێ بۆی ژیانێکە و کەتی کەوتوین لەم هەرێمەیە بەهەر حاڵ من لێرەوە پیرۆزبایی لە هەموو شانۆکارەکانی هاوڕێمەکەم بۆ من شانۆ قوتابخانە بوو بۆ من شانۆ پەیامی خۆم هەبووە بە درێژایی ئیشکردنم تایە ئەو چۆن ئێستا بیرە خسمەوە من جارێ لە جاران تومە جوانترین تاریکی و تاریکیە کە لە هۆڵا دانیشت بووی ڕووناکی هەڵکرێتەوە و تۆ شانۆیە ببینی یوادارم لەم تاریکی ئەم ڕۆیە کە تێکەوتوین تروسکای ڕووناکیەک ما بێت لەسەر شانۆی ژیان لە ناو هۆڵەکانە لە ناو ڕۆحی ئینسانەکانە بەرەو ژیانێکی جوانتر بەرەو پێکەوەیەکی خۆشتر بەرەو ژیانێکی هەوبەش. زۆر سپاسانەکەم بە دەرفێت ێزانم لێرەوە پیرۆزبایی لە هەموو شانۆکارانی جیان بکەم بە تایبەتیش شانۆکارانی کوردستان و بە تایبەتی تریش شانۆکارن سلێمانی. ئەگەر بێت ئاوڕێک لە مێژووی شانۆ بیتەوە لە کوردستانە مێژوویکی جوانی هەیە بەردەوام ئەو مێژووە هەر بەردەوام بووە ئەگەرچی هەنێ گرفت بۆمان دروست بووە لە ئەگەر باسکەین لە سەردەمەکانی ڕژێما کە گرفت بۆ کارەکانمان کە دروست کراوە ئەو کارە ڕقابە بوو لەسەری گەرچی ئێستا ڕقابە نەماوە بەڵام هەندێک جار گرفتەکانمان ئەوەیە کە
بودجەیەکی وامان دەست ناکەوێت تا کارەکانمان بەڕێک و پێکی و جوانی بکەین. گرفتمان زۆر لە هۆڵێکی وامان نییە کە شانۆکانمانی تیا نمایش بکەین. بەڵێ ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی شانۆەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی بەشی شانۆ چەند ئیڤێنتێکمان ڕێخستووە دەستپێک ئەمڕۆیە با بڵێن بە کۆمەڵێک وتار و بە خەڵاتکردنی کۆمەڵێک هونەرمەندی شانۆکار دەست پێکات و دوای ئەوەش نمایشێکی شانۆیمان هەیە لە تەلاری هونەر سەعات 4 دەست پێکات و سبەی نێژ دوو وەرکشۆپمان هەیە لەسەر کاری شانۆیی. گۆرم دەتکەتا خۆز بوو بۆ چەند پرسیارێک لەسەر شانۆمێ بزانم بەدەر لە پۆستەکەیشە دەروەکو ڕۆشنبیرێک مێ بزانم دۆخی شانۆ لە هەرێمی کوردستان بەگشتی سە لە چی هاستێکدا؟ وڵی ڕەنگە من نەتوانم لەسەر دۆخی شانۆ لە سەراسی کوردستان قسە بکەم، بەڵام کەم تا زۆرە توانم لەسەر دۆخی شانۆ لە سلەیمانی قسە بکەم. سلەیمانی وەک چۆن پایتەختی ڕۆشنبیریە توانین داشێ بکەین بڵین پایتەختی شانۆیە لە ڕاستیە لێرە ینی بەردەوام شانۆ ئینتاجەکرێ ئیخراجەکرێ و بەردەوام نمایشەکرێت و کەم ڕۆژ هەیە و کەم مانگ هەیە تیا نمایشێکی شانۆیی باڵین نمایش نەکرێ. ئێوە ئازانن نمایشکردنی کارێکی شانۆیی لە ڕاستیە پێویستی بە 2 مانگ پرۆڤە هەیە، بۆیە ینی بەردەوام شانۆکارەکانی ئێمە خەریکی ئیشی شانۆیی باشن. بۆیە من پێم وایە سلەیمانی لە ئاستی شانۆیە ینی زۆر لە پێشەوەی لەسەر ئاستی کوردستان بە بەراورد بەو قەیرانە دارایی و ئابووری کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئێمە شۆک و بەڕێوەبەرایەتی ئەوەندەی کە لە توانامانە هەبێ قسووریمان نەکردووە. پێشەکی پیرۆزبای لە سەرجەم شانۆکارانی کوردستانەکەم بە تایبەتی سلێمانی بۆ ئەم ڕۆژە پیرۆزە هیوادارین کە بتوانن بە بەردەوامی کاری هونەری بکەن. بێگومان ئەتوانم بڵێم شانۆ ئەمساڵ بەرەو دابەزین ئەڕوا چونکە ساڵانی تر دەتوانم بڵێن 4-5 کاری شانۆی هەوە، بەڵام بەداخۆ ئەمساڵ تەنها یەک کاری شانۆیە. هیوادارین کە هۆڵەکانمان چۆڵ نەبێ، هۆڵەکانمان پڕ بێ لە بینەر. داوا لە وەزارەتی ڕۆشنبیری و لانە پەیوەندیدارەکانەکەم کە بە بەردەوام کاری هونەری بکرێ هەتاکو بینەر لە خۆمان ئاش بکەینەوە، چونکە بەڕاستی وتا قەعەکە بینی هەندێک کەمی خەڵک لێ کە لەم ڕۆژە پیرۆزان مەفروض بۆ قەعەکە قەڵەباڵێکی زۆری پێوە دیار بێ. منەڵێم دەرهێنەری باشمان هەیە، ئەکتەری باشمان هەیە، کەسانی باشمان هەیە کە لە پشت پەردەی شانۆوە کارەکەن و دەستگیرۆیەکەش ئەوەیە کەمە زۆر باش نییە ئەوەی کە ئەکرێ ئەوەش هەر هەوڵ و ماندووبوونی دەرهێنەر و ئەکتەرە کە ئەڕۆن بۆ نمونە بودجەیەک پایاکەن بۆ کارێکی شانۆیی. داوا لە وەزارەتی ڕۆشنبیریەکەم ئاوڕێکی جددی بنەوە یەکەم شت لە هۆڵەکانی شانۆ دواتر لە شانۆکاران. گرفتی شانۆکاران چین لە قۆناغی ئەمڕۆ؟ گرفتەکان زۆرن، بەڵام من وەک خۆم بۆ خۆم کە لە شانۆیە کارم کردبێت گرفتم نییە. ئەزین بۆ گرفتم نییە لەبەرەوەی هەبێ نەبێ سەرما بێ گەرما بێ لە هەر بار و دۆخێکا بێ من هونەر پێشکەشەکەم، لەبەرەوە ئەبێ ڕازی بم بەوەی کە کاری لێکم کە کاری تیاکەم، واتە بە هەموو بارودۆخێک من شانۆوەکەم. ئەوی بینەر و بیسەری بۆ ڕای ژمارەیەک هونەرمەند و شانۆکار بوو کە لەسەر تەوەری بەرنامەکە دوانەوە خۆیان باسان کە سەرباری کورد خاوەنی کارکتەری باش، دەرهێنەری باش، سینارستی باشە، بەڵام هاریکاری نەکردنیان لەلایەن حکوومەتەوە وای کردووە بە جۆرە لە جۆرەکان شانۆ ژاوشێوەی فیلم و دراماکان چاقوەستوی بەخۆ بینی و نەتوانێت بە گیانی بێ و سنوورەکان بەزێنێ. تا تۆرێکی دیکەی مایشکێنێ بەخواتان ئەسپێن و خواتان